ئێرە بەردەم خوێندنگەی دواناوەندی ئاڵایە لە شاری کەرکووک مامۆستایانی خوێنی کوردی ڕەتیان کردەوە زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بەپێی بڕیارەکەی وەزارەتی پەروەردەی عێراق لێ بدرێت. هەڵوێستەکەی مامۆستایانی خوێنی کوردی لە کەرکووک بۆ لێنەدانی زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بۆ بوونی گرفت و کەم و کوڕی زۆر و لە پێشەوەشیان نەبوونی موچە گەڕاندەوە. ئێمە ئەمڕۆ دژی ئەم بڕیارەی حکومەت وەستاینەوە بۆ لێدانی زەنگ. ئێمە وەکو خوێندنی کوردی ڕەنگە خوێندنی عەرەبی بەقەدەر ئێمە کێشەی نییە، بەڵام خوێندنی کوردی بێ لێرە زەنگ لێ بدرێت و وەک ئەوەی بەدنیا پەیامێک بدەن بڵێن کەرکووک یا خوێندنی کوردی لە ئاستێکی زۆر باشایە هیچ کێشە و گرفتێک نییە نەخێوانیە. ئێمە بۆ گەیاندنی ئەم پەیامە کە مامۆستایان توێژێکن پێویستە ژیانێکی شایستە بە خۆیان بۆیان دابین بکرێت. ئێمە ئەم ساڵ تەنها 4 موچەمان وەرگرتووە لەگەڵ ئەو هەموو مەینەتیانەی لە کەرکووکە هەیە. من بەڕاستی داواکەم لە وەزارەتی پەروەردە داواکەم لە سەرۆکی وەزیران یعنی هەوڵی ئەوە بدات تایبەتمەندی کەرکووک ڕەچاو بکات لەبەرەوەی بارودۆخێکی تایبەتمانێ. ئەوە تا مامۆستایانی هەرێم لە ماڵەوەن ئێمەوە تا ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەوامە مامۆستایان هاتنە دەرەوە لەبەرەوەی کە موعاناتی بێموچەیانێ. ئێمە وەکو مامۆستایانی کەرکووک ئیمڕۆکەکە دەستپێکی دەوامە دژی ئەو دەستپێکەین لەبەرەوەی کۆمەڵی کێشە و گرفتی هەیە مامۆستایانی خوێندنی کوردی بە تایبەتی لە شاری کەرکووک تا ئێستا موچەکانیان بۆ دابین نەکرا لە ساڵێکە 4 موچە درراوە کە ئەو 4 موچەیەش درراوە بە لێبڕینەوە ناکرێت مامۆستا بە گیرفانی بەتاڵە بڕاتە پۆلەوە. سەرباری بوونی ناڕزایەتی لە بەرامبەر لێدانی زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بەشێک لە مامۆستایانی خوێندنی کوردی چوونە نێو خوێندنگە و پۆلەکانیان، بەڵام ئەو مامۆستایانەشی پابەندی چوونە نێو خوێندنگە بوون هەمان گلێ و گازاندەی مامۆستایانی ناڕازیان هەبوو. ڕۆوەک مەکتەبی ئاڵای کچان لە سەعات 8 بەیانی یەکەم ڕۆژی دەواممان بوو بەس وەکو هەموو مامۆستایەکان و وەکو عام پرۆسەکەمان پێ باش نییە. یعنی لە هەفتەیەکدا ڕۆژێک تەڵەبە نە تەڵەبە ئیسیفادە دەکات نە ئەو مامۆستایەشمان هەیە ژوورەکان بکرێتە ئەو هەموو پۆلە و مامۆستا دەرسی تێدا بدات و یعنی بەڕاستی سەرکەوتوو نییە کەس بە سەرکەوتی نازانێت. ئەوان بابێن کەم و کوڕیەکان چارەسەر بکەن ئەو دەوام بکرێتەوە. بەڕاستی ئەو دەوامە نە ئیسیفادەی بۆ تەڵەبە هەیە نە تەڵەبەش دەتوانێت تی بگاتێت. مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک سەرباری گلەیەکانیان ڕایان گەیان بایکۆتی پرۆسەی خوێندن ناکەن. دوا پەیامیشانەوە بوو کە ناڕەزایەتەکان زەنگێکی وشارکردنەوە بوو بۆ هەرێمی کوردستان و بەغداش تاوەکو کێشەکانی خوێندنی کوردی و لە سەروشیانەوە نەدانی موچەکانیان چارەسەر بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.